سلااوان لێ بێ من کۆڤان ئەزەتم لە دیبێتێکی تایبەت لەگەڵتان دەبم سەبارەت بە پڕۆژەیاسای چاکسازی کەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بە دەنجی 89 پەرلەمانتار پڕۆژەیاسای چاکسازی پەسەند کرا. لەم دیبێتەدا باس لە پڕۆژەیاسای چاکسازی دەکەم، باس لە ناوڕۆکی پڕۆژەیاسای چاکسازی دەکەم، باس لە میکانیزمی جێبەجێکردنی پڕۆژەیاسای چاکسازی دەکەم و هەروە دوای پڕۆژەیاسای چاکسازی لە موچەی خانشینی و فەرمانبەران و ئەمانە دوای و حکوومەت هەرێمی کوردستان دەست بۆ چ سێکتەرێک دەبات بۆ چاکسازی لەم سێکتەرەشدا بکات و هەروەها لە کارنامەی حکوومەت سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لەو کاتێکە لە پەرلەمانەوە کارنامەکەی پێشکەش کرد یەکێک لە بەرگەکان یاخود ئەو کارنامەی کە پێشکەشی کرد پڕۆژەیاسای چاکسازی بوو وتی بە هەموو شوێک هەوڵ دەدەین کە پڕۆژەیاسای چاکسازی ڕەوانەی پەرلەمان بکەین و پەسەندی بکەین و دواتر جێبەجێ بکەین. ئەمڕۆژ پەرلەمانی کوردستان پەسەندی کرد ئیتر دەمێنێتەوە سەر حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەوەی پڕۆژەیاسای چاکسازی جێبەجێ بکات. لەم دیبێتە من سێ میوانم لەگەڵ دەبێت هەرێکە لە بەڕێزان دکتۆر ئۆمێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجوومەنی وەزیران دکتۆر بەخێر بێت، دکتۆر یاخود دکتۆرە ڤاڵا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دکتۆرە بەخێر بێت، هەروە دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێت. دکتۆر تۆش بەخێر بێت. سەبارەت بە پڕۆژەیاسای چاکسازی یەکەم جار بالەوە دەست پێ بکەین لە پرسیارە گشتیەکە پەرلەمانی کوردستان. دکتۆر ئۆمێد دێمەلای تۆ پەرلەمانی کوردستان پەسەندی کرد، دوای پەسەندکردنەکە میکانیزمەکان چین لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە بۆ جێبەجێکردنی؟ بەڵێ سوپاس کاگۆڤان، سوپاس بە کوردستان کە ئێمەی کۆ کردەوە بۆ ئەوەی بینەرانی خۆشەویستم بابەتە ڕوون بکەینەوە. من پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەنابەت بدەمەوە. قسەیەک هەیە دەبێت بۆ حەق بیکەین کە ڕێبەرایەتی ئەم پرۆژەیە لە سەرەتای دەست بەکاربوونمان دەگەڕێتەوە بۆ کاک مەسرور بارزانی و بەڕاستی ئەو خەمخۆری ئەو متابعەی جددی ئەو کۆمیتەی کە لە ئەنجوومەنی وەزیران دەستنیشان کران هەمووی لە ژێر چاودێری وردی جەنابیان بووە و هەنگاو بە هەنگاو لەگەڵمان بووە و جەنابیان دەتوانین بڵین دیزاینەری سەرەکی ئەم پرۆژەیە بووە لە ڕێگەی خەمخۆریی بەردەوامەوە متابعەی کردووە. جەنابی کاک مەسرور لە کاتی دانانی بەرنامەی کار زۆر تەکیدی لەسەرەوە کردەوە کە دەبێت ئەم یاسایە جارێکی تر لەبار نەبردرێت و دەبێت بیهێنینەوە بۆ ناو حکوومەت و لە پەرلەمان تەشریع بکرێت. بە خۆتان دەزانن لە دەورەی پێشوو جۆرێک لە مامەڵە لەگەڵ ئەم یاسایە کرا و نەتواندرا دەرچێندرێ. ئەو زۆر تەکیدی لەسەر ئەوە کردەوە لە کاتی بەرنامەی کار ینی پێشەوەی دەست بەکار بە کابینەکە بکەین. زۆر خەمی ئەوەی بوو کە ئەم یاسایە جارێکی تر بێتەوە ناو حکوومەت و پێداچوونەوەیکی جددی بکرێت. دوای کاتێک لە بەڵێنەکانی جێبەجێ کرد بێگومان یعنی ئێمڕۆ دەتوانین بڵین کاک مەسرور ینی یەکێک لە بەڵێنە هەرە گرنگەکانی خۆی جێبەجێ کرد و من بەڕاستی ینی دەبێت ئەم ینی بابەتە باز بکەم بۆ هەموو بینەران. لە دوای کە لە ناو بەرنامەی کار کاک مەسرور ینی تەرکیزی لەسەرەوە بکەمە بچەسپێنێت هەر لە سەرەتای دەست بەکاربوونی یەکەم خواردنی ئەوە بوو کە کۆمیتەیەکی باڵای دروستکرد لە ناو ئەنجوومەنی وەزیران بە سەرۆکایەتی وەزیری داد و ئامادەبوونی خوشکی بەڕێزم دکتۆرە ڤاڵا کە دەورێکی یەکجار زۆری هەبوو کاک دکتۆر ئامانج سکرتێری ئەنجوومەنی وەزیران کاک خالید و برادرانی تریش لە ئەنجوومەنی وەزیران خۆی ڕۆژانە ئاگاداری بابەتەکان بوو و سەرقاڵی ئەوە بوو کاتێکی یەکجار زۆریشی تەرخان بۆ کردبوو کە ڕۆژانە متابعەمان بکا کە بەرەو چه ئاراستەیەک دەگەشتین. لە کاتێک کە تووشی گرفتێک دەبووین ئەو کاتە خۆی دەهاتە سەرخەت و بۆ ئەوەی هەموو ئەم گرفتانە لە پێش کۆمیتەکە لا ببات و هەوڵەکان بەرەو ئەوە بڕات کە یاساکە بگاتە ئەنجام. هەنگاوی سێمەوە بوو لە ڕۆژی پەسەندکردنی لە ئەنجوومەنی وەزیران جەنابیان ئیسراری کرد کەوتی ئیمڕۆ کۆبوونەوەی ئەنجوومەنی وەزیران ئەگەر 10 ساعتیش بێ ئێمە دەبێت ئەم پرۆژە تەواو بکەین. کاتژمێر لە کۆبوونەوە بەڵێ یعنی دەبێت پرۆژەیە تەواو بکەین و دەورێکی محوەری هەبوو لە ناو ئەنجوومەنی وەزیران بۆ ئەوەی هەموو ڕێیەکان بگەێنێت گەڵاڵە بکرێت بە چوارچێوەی کە ئێستا دەیبینن. لە دوای ئەوەی کە پرۆژەکە بە کۆی دەنگ بە خۆشحاڵیەوە لە ناو ئەنجوومەنی وەزیران پەسەند کرا. جەنابی کاک مەسرور جارێکی تر دەوری هەبوو لەو بابەتە کە ئێمە ڕاستپارت من و خوشکی بەڕێزم دکتۆرە ڤاڵا و کاک دکتۆر ئامانج و وەزیرە بەڕێزەکانی تر 5 وەزیری تری ڕاستپارت کە ئێمە لەسەر خەت بین لەگەڵ پەرلەمان بۆ خۆشی ڕۆژانە لەگەڵمان بوو متابعەی دەکرد ئامۆژگاریمانی دەکرد بۆ ئەوەی کە چۆن لەگەڵ پەرلەمان هەماهەنگ بین یەک دەنگ بین بۆ ئەوەی ئەم پرۆژەیە
بگاتە دەرئەنجام لە کاتی پەسەندکردن و مناقەشەکردنێکەشی هەر لەسەر خەت بوو بۆیە بەڕاستی ئەمە حقائقی تاریخی بوون دەبایە باسم بکرد باش دەست خۆش میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە چین و وەکەی جێبەجێ دەکرێت میکانیزمەکان ئێمە لە ناو یاساکە نووسیمانە ئەم یاسایە پێویستی بۆ هەیە 5 پەیڕەوی بۆ دەربچێت لەلایەن ئەنجوومەنی وەزیرانەوە و 5 لێژنەی باڵاش دەبێت دروست بکرێت بۆ جێبەجێکردنی ئەم 5 پەیڕەوە بە تەخمینی ئێمە و بە تەوقعی ئێمە 6 ڕۆژی پێویستە بۆ ئەوەی کە تاکو ئێمە بتوانین ئەم پەیڕەوانە هەمووی دروست بکەین بێگومان لە دوای پەسەندکردنی پەیڕەوەکان ئێمە دەچینە قۆناغی جێبەجێکردنەوە واتە دوای 6 ڕۆژ دەست بە جێبەجێکردنی دەکەن جگە لەوانەیە کە فترێکی ئینتیقالیمان پێویست بێ بۆی وەزارەتەکان خۆیان بگونجێنن لەگەڵ پەیڕەوەکانە بەڵام مباشرەتەن دەکەوینە قۆناغی جێبەجێکردنی باشتاکەم دوای ئەم 6 ڕۆژە چەندی پێدەچێت تاوەکو ئەم پرۆژە یاسایە بەگشتی جێبەجێ دەکرێت خاڵەکانی جێبەجێ یعنی ناتوانین مدەیەکی زەمەنی دابنین بەڵام ئومێدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە زۆر پەرۆشە کە ئەم یاسایە بە زووترین کات جێبەجێ بکرێت چونکە ئەمە بیچەکە لەو خەونە گەورانەی کە حکوومەتی هەرێم و کابینەکەش و وەروە سەرۆک وەزیران و دڵنیاشم لە دوای جێبەجێکردنی ئەم یاسایە وەزیفەی گشتی زیاتر بە دامەزراوی دەکرێت و مؤسساتەکانی حکوومەتی هەرێم دەتوانن لە ئاستی داواکاریەکانی خەڵکی باشن. دکتۆرە ڤاڵا دێمە لای تۆ زۆربەی حزبەکان ئەمە بە دەستکەوتی خۆیان دەزانن پاشە ئایا ئەمە دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود دەستکەوتی حزبەکانە؟ بێگومان دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەمین خاڵی بریتی بوو لە چاکسازی و ئەنجامدانی چاکسازیش بەڕێزیان کە متمانەی وەرگرت لە پەرلەمان بەستیەوە بە دەرکردنی پرۆژە یاسایەک لەو پرۆژە یاسایەشی بە سەرەتایەک تەحدید کرد بۆ ئەوەی ئەو پرۆژە یاسایە دەرگایەک بێتن و کلیلێک بێتن بچینە ناو چاکسازی لە هەموو بوارەکانی تر ئەوانیش تەبعەن هەر بە پرۆژە یاسا بۆیە ئەو پرۆژە یاسایە پرۆژە یاسای حکوومەتە و بەڕابەرایەتی سەرۆکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمە بە شانازیەوە تێیدا وەزیرین و بەهێزترین کابینە عادەتەن لە ڕووی یاساییەوە ئەو کابینەیە کە بتوانێتن ئەو بەرنامەی کارەی لە پێش پەرلەمان متمانەی پێوەرگرتووە هەنگاو بابێ بۆ جێبەجێکردنی. باش تۆ وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئایا پەرلەمانی کوردستان ئاگادار دەکەوە لەوەی کە هەنگاو بە هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە چۆنەوە بە شێوەیەکە؟ بێگومان ئەرکی پەرلەمانتارانە کە بۆ خۆیان حەقی مراقەبەیان هەیە هەر یاسایە کە دەردەچێت لە پەرلەمانی کوردستان دوجار ئەوەی کە مولزەم دەبێت بە جێبەجێکردنی ئەو یاسایە سوڵتەی تەنفیزیە و پەرلەمان یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە چاودێری جێبەجێکردنی ئەو یاسایەنە بکاتن کە پەسەندی کردووە بۆیە پەرلەمان حەقی خۆیەتی کە چاودێری بکاتن و ئێمەش نەک تەنها من وەکو وەزیری هەرێم بەڵکو هەموو وەزیرەکان و سەرۆکی ئەنجوومەنی وەزیرانیش خۆی بەڵێنی داوە کە خۆشی ئیشراف بکاتن لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایی کە پەسەند کرا. باش سەرۆکی حکوومەت بەیاننامەیەکی هەبوو دەڵێت چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە و گشت کەرتەکان دەگرێتەوە دوای ئەمە چاکسازی لە چ سێکتەرێک دەکەن دەڵێ پرۆسەی چاکسازی بەردەوامە کەواتە لە دوای ئەمە چاکسازی لە سێکتەری دیکەش دەکەن. بەڵێ بێگومان زۆربەی سێکتەرەکان پێویستیان بە چاکسازیە ئەوەی کە ئێستا دەستمان بۆ بردووە تەنها بواری داراییەکەیتی بواری خانەنشینیە دەرماڵەیە بەخشینە هەموو ئەم ئیمتیازاتە داراییانەیە کە لە بوجەی گشتی دەدرێتن چاکسازی لە بواری کارجێڕی پێویستیمان پێ چاکسازی لە بواری ئیسtismار و وەبەرهێنان پێویستیمان پێەیە زۆربەی سێکتەرەکان پێویستیان بە چاکسازیە هەر سێکتەرێک کە پێویستی بە چاکسازی بێتن دەست پێ دەکرێت و سێکتەر بە سێکتەر بۆی دەچێت لەبەرەوەی خۆتان دەزانین ئەرکی چاکسازیش ئەرکێکی قورسە و کارێکی قورسە و پێویستی بە بەردەوامی بوونە ئێمە ناتوانین لێرانە بەڵێن بە خەڵک بدەین بڵێن لە ماوەیەکی دیاری کراودایان لە ماوەی چەند مانگێکدا ئێمە دەتوانین چاکسازی لە هەموو سێکتەرەکاندا بکەین نەخێر چاکسازی پرۆژەیەکی بەردەوامە ڕەنگە دوو کابینەی تریش حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێت لە ئەنجامدانی لە کۆبوونەوەکانی ئەنجوومەنی وەزیران هیچ باسێک لەوە نەکراوە کە دوای بۆن پرۆژە یاسای چاکسازی دەست بۆ چ سێکتەرێکە ببەن لە کۆبوونەوەکانی ئەنجوومەنی وەزیران باس لەوە دەکرێت ئێستا چکامە کاتێک کە ئەو یاسایە پەسەند دەکرێت و دەردەچوێندرێت لایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەوە یەکەمین ئیشی ئەنجوومەنی وەزیران لە خلال 6 ڕۆژ پێویستە پەیڕەوەکان دەربکاتن بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە بۆیە ئەوەی ئێستا لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە بۆ ئاسان جێبەجێکردنی ئەو یاسایە بریتیا لە دەرکردنی پەیڕەوەکان
دوای ئەوەی کە پەیڕەوەکان دەردەکەین و ئەو یاسایە دەچێتە سەر سکەی خۆی اینجا دەست بە سێکتەرەکانی تر دەکەین کە بڕیاری لێدراوە. دەستخۆش. دکتۆر جوتیار تۆ وەکو گوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان ئایا خەڵک لە هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسای ئاگادار دەکەنەوە کە وەکو حکوومەت بەڵێ لە پەرلەمان وەکو یاسا دەرچێنرا ئێمەش وەکو حکوومەت وا جێبەجێ دەکەین بۆ ئەوەی متمانەیەک لە نێوان حکوومەت و خەڵک هەبێت. پێشەکی زۆر سپاس بۆ میوانداری سپاس جەناب و بینەرانی کوردستان 24. طبعاً ئێمە بەردەوام باسی ئەومان کرد کە ئەو پرۆسەیەکی هەنگاوێکە لە چەند هەنگاوی تر لە چوارچەوەی ئەنجامدانی پرۆسەی چاکسازی لە هەموو ئاستەکان و لە هەموو سێکتەرەکان ئەمەش لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆیەم جەنابی سەرۆکی حکوومەت کە سوێندی خوارد لە هێڵەگشتیەکانی بەڕنامەی حکوومەت ئاماژەی بەو بابەتەی کرد و ئێمە خەڵک دڵنیا دەکەین کەوا پرۆسەی چاکسازی تەنها لێرە ناوەستێ و لەو چوارچێوەیەش نامێنێتەوە بەڵکو پێشترش هەرووامان وتووە و دووبارەش دەکەینەوە کە چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە و لە تەمەنی کابینەی نوێمیش بەردەوام دەبێت بۆەوەی بتوانین ئێمە کۆمەڵی لە هەنگاو لە چوارچێوەی بەدیهێنانی دادپەروەری لە چوارچێوەی دڵنیادان بە خەڵکی هەرێمی کوردستان کە لە مەودووە ئەو جۆرە جیاوازیە لە موچە و دەرماڵە و لە خانەنیشین نەمێنێ و ئەو دادپەروەریە کە خەڵکیش ئامانجێتی و داوایەکە و بەبەردەوام ینی سەرۆکی حکوومەت و تیمی حکوومەت بەڕاستی وەکو یەک تیم هەوڵیانداکەوە ئەو پرۆژەیە سەرکەوێ و توانیمان بە سەرپەرشی جەنابی سەرۆکی حکوومەت کەوا بتوانین ئەم قانونە بە زووترین کات و دوانەخرە ئیتر و بچێتە پەرلەمان چونکە کاری ئێمە کاری تەنفیزیە ینی پەرلەمان تەشریعەکە و حکوومەت ئەم قانونە جێبەجێ دەکات بۆ ئەرکی جێبەجێکردی ئەم قانونە لای ئێمە ئەولیەوەتی حکوومەتە و لە هەمان کاتشدا گرنگەکەی جێبەجێکردنەکەیەتی مهم جێبەجێکردنێتی و خۆشبەختانە یاسپاکی هەبووە و مکوڕی هەیە و ئیسرار هەیە لە نەک تەنها لەلایەن مەسەن خەڵکی کوردستان بەڵکو حکوومەتی هەرێم جەنابەت دەزانی کە متمانەی لە خەڵک وەرگرت و بەڵێن بە خەڵکی داوە ئەبێ ئەو بەڵێنانە باتە سەر بۆیە یەک لەو بابەتانەی کە بە بەردەوام سەرۆکی حکوومەت و تیمی حکوومەت ئاماژەبەوە دەکە کە ئێمە کە ئەوە نەمەقعدی پەرلەمانمان بەدەستهێناوە بە پشتبەستن بە جەماوەری خۆمانە و بە خەڵکی خۆمانە و ئەبێ ئێمە دڵسۆز و وەفادارین بەو خەڵک بەرامبەر ئەو خەڵکە بۆیە ئەمە بابەتێکی گرنگە و تەسەور دەکەم من خەڵکەکەش زۆر دڵخۆش بووە بەو بڕیارە و دەتوانم لە ڕێگای ئێوە لە سەکۆی ئێوە ینی بە خەڵک بڵێم کەوا پرۆسەکە زۆر فراوانترە کەرتی زۆرتر لە خۆ دەگرێت وەکو کەرتی نەوت و گازە کەرتی ئیداریە بە تایبەت کەرتی ئیداری ئێمە واتە لە دوای ئەمە بەڵێ کەرتی ئیداری کارێکی زۆر جددی دەوێت و دکتۆر ئۆمێد جەنابیان لێرەن کە لیژنە پێکهێنراوە بۆ تەرشیحکردنی هەیکەلی ئیداری و سەر لە نوێ داڕشتنەوەی مەسلەی جۆب دیسکریپشن کە پێ دەڵێن وەصفی وەزیفی کە ئەبێ هەر کەسێک بەپێی ئەو شارەزایە و ئەو بڕوانەمەی کە هەیەی ئەبێ کارەکەی پێ بدرێت ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانێت حکوومەت ئەرکەکانی بە ڕێکوپێکی و بە جوانی پێشکەش بە خەڵک بکە بە پێی ئەو قانونانە و ئەو ڕێنمایانە و ئەو پەیڕەوانەی کە لە حکوومەتدا هەیە. دکتۆر دەگەڕێمەوە سەر بەیاننامەکەی سەرۆکی حکوومەت ئەو دەڵێت هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە داقی کۆتایی یاساکە دڵنیای گرنگی تێدا سەبارەت بە موچە امتیازاتەکانی فەرمانبەر و موچەخۆران بە جۆرێک کە کەسانی شایستە مافەکانیان پارێزراو دەبێت ئەو دڵنیاییە چییە؟ طبعا ئێمە طبعا لە حکوومەت دڵنیایی ئەوەیەکەوە لە ڕووی عملیەوە تۆ ئیش بکەیت تەنها بەڵێن و قسە نەبێت ئێمە لە ڕووی عملیەوە ئەو قانونە بە خۆشبەختانە دەرچوێنرا وەکو پرۆژە و ناردرا بۆ پەرلەمان و سەرڕای ئەوەش بە بەردەوامی سەرۆکی حکوومەت یعنی سەرپەرشتی دەکرد و ئەو مەسەلەن کۆسپ و تەگەرانەی کە لە پێش بوو وەکو دکتۆر ئۆمێدش ئاماژەی کرد ئەمە خۆی لە خۆی جەنابی سەرۆکی حکوومەت یعنی بە بەردەوامی هەوڵیدا ئەو کۆسپ و تەگەرانە چ سەر ئاستی پەرلەمان چ لەسەر ئاستی لاینی مەسەلەن سیاغەکردنی یان حتا سەر ئاستی هێزولانە سیاسیەکانیش ڕۆڵی هەبوو لەوەی کەەوە ئەم قانونە بە زووترین کات بچێتە پەرلەمان بۆ ئەوەی
بەکردەی بڵێنە خەڵک ئێمە دڵنیاتان دەکەینەوە کەەوە حکوومەتی هەرێم جددیە و دەیەوێت لەم چوارچەوەیەدا ئەو دادپەروەریەی کە خەڵک داوایەکە ئێمە بەدی بێنین بۆیە ئەو مۆزوعەکی گرنگەوە لە ئەولەویاتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەەوە بتوانێت ئەو دادپەروەریە بەدی بێنێت یعنی ئێمە یعنی بە خەڵکەڵێن کەەوە نامانەوە ئەو فەرق و جیاوازیە گەورە بێ بە تایبەت مەسەرەی خانەنشین ینی ئێمە هەوڵمانداوە و ئێستاش پرۆژەیەک لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەەوە بتوانێت ئەو فەرق و جیاوازیە سەبارەت بە خانەنشین کە لەگەڵ بەغدا تا حدێک بتوانین هاوتا بکەین بۆ ئەوەی ئەو فەرق و جیاوازیە نەمێنە لە نێوان خانەنشینی مەسەلەن ئەوەی پلەی تایبەتە یان خانەنشینی بە شێوەیەکی گشتی کا بتوانێت ژیانێکی ئاسوودە و بە شێوەیەکی بە کەرامەیی بژێ ئێمە ئامانجی ئێمە لە حکوومەتی هەرێم خزمەتکردنی خەڵکە خزمەتکردنی هاوڵاتیان دەبێت لەگەڵ ئەمەیانە بڵێ پێشبینی دەکەن لەوێش یاسای خانشینی دەردەکرێت هیچ تەناقوزێک دەبێت لە نێوان ئەم دوو پرۆژەیە طبعا ئەمە هێڵمەوە بۆ خودی کاک دکتۆر ئۆمێد و جەنابی دکتۆرە ڤاڵا بۆ ئەوی زیاتر ئەوان وردەکاریان لایە بەڵام من تەسەور دەکەم ئامانجی هەر یاسایەکان ئێمە وەکو حکوومەت ئامانجمان لە پێشنیارکردنی هەر پرۆژە یاسایەک بۆ پەرلەمان ئامانجمانەوەی ئەو دادپەروەریە ئەو فەرق و جیاوازیە نەمێنێت لە هەمان کاتشدا ئێمە کێشەیەکی زۆرمان هەبوو لە ئەو لیستانەی کە ئەوانەی خانەوادەی مەسەرەن سەربەرزی شەهیدەکانن زیندانە سیاسیەکان ئەمانە کاکە پێویست بە پێداچوونەوەیە چونکە خەڵکێک هەیە بە ناوی خانەوادەی سەربەرزی شەهیدا موچە وەرەگرێ و ناویان لە لیستەکەیاندانەوە هەیە بە ناوی زیندانی سیاسی ئیتر ئەمە نابێ مەسەرەن ئێمە بێدەنگ بین لەو بابەتە ئەبێ ئەمە ئێکلا بکرێت چەندەها ساڵا بە شێوەیەک لە شێوەیەکە بە نایاسایی ئەمانە ماڵی ملەتە خۆن بۆی ئێمە ماماجمانەوەی پاراستنی سەروەت و سامانی خەڵکە چکە حکوومەتی هەرێم ئامانجی سەرچەوەیە ئەو سەروەت و سامانە بپارێزێ نەک تەنها مەسەلەی زیادکردنی داهاتی حکوومەتە دکتۆرە وگوتی ئەو یاسای پەیوەندی بە ئێوە هەیە یاسای خانشینی کە لە حکوومەتی عراقیەوە دەرکرا هیچ تەناقوزێکی لەگەڵ هی ئێرە دەبێت وەڵام من پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارش بدەم و هەندێک تعقیب لەسەر قسەی خۆشکی بەڕێزمان دکتۆرە ڤاڵا و کاک جوتیار ئێمە هەنگاوەکانی تری چاکسازی ئێمە دەستمان پێ کردووە یعنی بەڵام ئێمە بە تاواتی فریان بەڵێ فریان نەکەوتوینە یعنی بەڕاستی زیاتر ئەمە بۆ ڕایگشتی ڕوونکەینەوە ئینشاءالله لە ڕۆژەکانی داهاتوو ئێمە جەخت لەسەر ئەو ناوڕۆکی ئەو پاکێجەکانی تری چاکسازی دەکەینەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕۆیایەکی استراتیجی دانا بۆ ئەوەی کە چاکسازی کارگێڕی چۆن لەناو حکوومەتی هەرێم بکرێتەوە ئێمە دەبێت حکوومەتی هەرێم بەرەو تەرشیقکردن و بەرەو دووبارە ئیعادەی هەیکەلێتی حکوومەتی هەرێم بکرێنەوە وەزارەتەکان بتوانین بزانین کام سێکتەر لە یەکتری نێزیکە دەمجیان بکەین و بەرەو تەرشیقی ئیداری بچین ئەمە کارێکی زۆر زۆر گرینگە جەنابیان لە کۆبنەوەیەکی ئەنجوومەنی وەزیران ئەمری کردووە کە لەژنەیەکی باڵا دابدرێت بۆ چاکسازی کارگێڕی ئەم لەژنەی 33 پێ ئەڵێن لە چە هەموو لایەنەکانی حکوومەتی هەرێم پێکاتەوە و تقریبان ماوەی مانگونیوێکە کار لەسەر چۆنیەتی چاکسازی کارگێڕی کار دەکەن و ئومێدش دەکەم لە ماوەی مانگێک بۆ مانگونیوێکی بەڵێ هەموو هەیکەلی وەزارەتەکان دووبارە پێداچوونیان پێکرێت و وەسفی جارێکی دردێتە پێشەوە و بیر لەوە دەکرێتەوە کە چۆن ئەو سێکتەرانەی نێزگن لەیەکەوە بۆ کەمکردنەوەی خەرجی گشتی پێکەوە تێکەڵکردێنەوە پێشبینی دەکەن وەزارەتەکان کەم بکرێنەوە یان ینی ئەم یا وەزارەتەکان لە بەرەو یاسای تایبەتی خۆیان هەیە بەڵام دەکرێت لە خوار وەزارەتەکانەوە ینی ئەم جۆرێک لە تەرشیقی ئیداری بۆ بکرێت ئەمە لایەنێکی تر جەنابی سەرۆکی حکوومەت بەرنامەیەکی تۆکمەی بەدەستەوەیە لەسەر سێ ئاستی چۆن عیلاقی بە باجەوە هەیە ئێمە مەسلەی باج هەتا ئێستا سێ چوار کۆبنەوەی زۆر گرنگمان کردووە هەوڵمان داوە ئێستا داهاتی باج زیاتر 200% زیادی کردووە بە ئاراستەیەک نیازان هەمووی لەلایەن سەرۆک وەزیرانەوە بەڵێ لەلایەن سەرۆک وەزیرانەوە ئاراستەی ئێمە کراوە لە ئەنجوومەنی وەزیرانەوە و دواتر لەگە وەزارەتی تایبەتمەند ئێمە کارمان لەسەری کردووە بە تایبەتی وەزارەتی مالیە و بەڕێوەبەراتی گشتی باجەکان بەرنمەیەکی تری بەدەستەوە بوو جەنابی سەرۆکی حکوومەت کە پەیوەندە بە ڕێخستنەوەی دەواازە سنوورەکان بڕیاری وایە کە ئەم بابەتەش ئێستا دراستێکی زۆر تۆکمە ئامادەکراوە بۆ ئەوەی دەواازە سنوورەکان چۆن بەرەو بەدامەزراویکردن بیان بین و هەوڵ بدەین یاساش لەوێ ئەگەر خڕوقاتێکیان ئەگەر گرفتێک لەوێ هەبێ ئەوانش چارەسەر بکەین بەرەو زیادکردنی داهاتی کوردستان بێ ئەمە هەنگاوی سێمە هەنگاوی چوارەم کە جەنابیان پرۆژەیەکی بە ئەوەی تریش
بەدەستەوەی کە مەسلەی پرۆژەی سێکتەری نەوت و غازە بۆ خۆیانیش ئێستا جەنابیان وەزیری سامانە سروشتیەکانە بە وەکالەت بۆ خۆی ئیدارەی ئەو سێکتەرە دەدات لەگەڵ بەڕێز یاریدەدەری سەرۆکی ئەنجوومەنی وەزیران و بەرادەرانی تر و ئێمەش لە خزمەتیانین لەگەڵ وەزارەتەکانی تر ئەم سێکتەرش یەکێکە لەو سێکتەرانەی کە پێویستی بەوە هەیە زیاتر ینی ئێستا لە ئیطاری ئامادەکردنی ئیطاری گشتی سێکتەری نەوت و غازین سێکتەرێکی تر کە جەنابیان تەرکیزی زۆر لەسەر مەسلەی وەبەرهێنانە و تەفعیلکردنی قطاعی خاصە کەرتی تایبەتە ئەو جەنابیان تەوجیهمانی کرد کە یاسای وەبەرهێنان پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئەم یاسای ئێستا لە لەژنەی قانونی لەگەڵ خوشکی بەڕێزم دکتۆرە ڤاڵا و هەواڵانی تر ئێمە پرۆژە یاساکەمان ئامادە کردووە تەواو بووە بە گۆڕانکاری ئەم یاسایش دەتوانین تەکانێکی گەورە بە بواری وەبەرهێنان بدەین چونکە دیدی جەنابیان ئەوەیە کە ئێمە دەبێت لە ڕێگەی کەرتی تایبەت و وەبەرهێنانەوە هەڵی کار بۆ خەڵکی کوردستان دابین بکەین ئەمە بەگشتی ئەم سێکتەرانە بوو حەزم کرد ئیشارەتی بدەمێ لەلایەکی ترەوە ئێمە بۆ خۆمان پرسیارێکی خۆشم لەفکرم نەچوە جەنابی سەرۆکی حکوومەت نەزڕەیەکی هەیە ئەوش ئەوەیە دەڵێت ئەگەر ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان خصوصیەتی دەستوری هەرێمی کوردستان بپارێزین و ئێمە لە هەرێمی کوردستان ناکرێت یاساکانی بەغدا بێنین ئۆتۆماتیکیان یەکسەر بەبێ ئەوەی کە سبغەیەکی کوردستانی بەسەرەوە بە یەکسەر ئینفاز بکرێن یەکسەر بکەوینە بواری جێبەجێکردن جەنابیان ڕێی ئەوەیە کە ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان خاوەن تایبەتمەندی دەستوری خۆمانین و لە ڕێگەی پەرلەمانی خۆمانە و ئێمە یاسای خۆمان ئامادە بکەین بەڵێ لە پەرلەمانی عێراق یاسایەک دەرچوو لە 2014 جارێکی تر لە 2019 هەموار کرایە بەڵام ئەمە بۆ بەشەکانی تری عێراقە ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت لە لەژنەی یاسایی کارمان لەسەرەوە کردو کە ڕەشنووسێکی یاسای خانەنشینی یەکگرتووی هەرێمی کوردستان ئامادە بکەین بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا 9 یاسا جێبەجێکرێت و 3 یاسای تریش بە ڕێگەیەکی غێر مباشر جێبەجێکرێتە 12 یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستان واتانەوێت لەی بەغدا باشتر بێت بەڵێ جەنابیان بۆوران جەنابیان ئەمری کردووە کە ئەم یاسایانە هەمویان کۆ بکرێنەوە لە چوارچێوەی تایبەتمەندی هەرێمی کوردستان یاسایەکی خانەنشینی یەکگرتومان هەبێت 150 کارەکانی تەواو بووە لەگەڵ برای بەڕێزم کاکتۆرە مانج و بەڕێزمان دکتۆرە ڤاڵا و وەروەها کاک خاڵی شوانی و سەرۆکی لیژنەی یاسایش کاک فەرسەد ئەحمەد پێکەوە کار لەسەر ئەم بابەتە دەکەین و ئومێد دەکەم لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتەی داهاتوو ئێمە لە ئەنجوومەنی وەزیران بتوانین زیاتر ئەم ڕەشنووسە دەوڵەمەند بکەین هیچ حدێکتان داناوە کەمترین موچە چەند بێت لەو یاسایەدا ئێمە لە یاسای چاکسازی بەڵێنێکمان داوە بەڵێنەکەش ئەوەیە کە جەنابیان کۆبوونەوەیکی کرد جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ لێژنەی دارایی تەرکیزی لەسەر ئەوە کردوتی ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەگەر دەستکەوتێکی داراییمان دەستکەوت ئێمە ئەو دەستکەوتە داراییە بە ئاراستەی زیادکردنی موچەی خانەشیانی شارستانی ئەیکینە ئەولەوێتی حکوومەت لەم بوارە بۆ چاوەڕێی جێبەجێکردنی ئەم یاسایش دەکەین کە دەستکەوتە داراییەکانی بزانین چۆنەوە دووبارە دیراسەتی ئەوە دەکەین کە چۆن لە خزمەتی خانەشیان دەستخۆش دکتۆرە ڤاڵا بە جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە ئەو بڕەپارەی بۆ حکوومەت دەگەڕێتەوە چەندە بە تەخمینی ناتوانین تەخمین بکەین ئەوەیە من پێم خۆشە نزیکەی چەند دەبێت بە نزیکەیش هیچ زانیاری و داتایەکتان لایە نەخێر بە هیچ شێوەیەک تا یاساکە نەچێتە بواری جێبەجێکردنەوە هەر ئەرقامێک بدرێتن ڕاست نییە ئەوەشی کە پەیوەندی بە پرۆژە یاساکەیەوە هەیە من پێم خۆشە هەندێک ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی کە خەریکە یاساکە لا ڕێدا دەبدرێتن بە شێوەیە کە ترسود لە ڕاوکەی بۆ چینی موچەخۆر دروست بکاتن لە هەرێمی کوردستان پێم خۆش هەندێک ڕوونکردنەوە بدەم یاساکە خۆی لە 7 بەش پێک دێتن بەشی یەکەمی یاساکە مەسلەی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسیە ئەوەی کە پەیوەستە بە مافی ئەوانەوە ئەوەی کە پەیوەستە بە مافی ئەوانەوە لە خاڵی یەکەمدا بریتە لە یەک خستنی ماف و ئیمتیازاتەکانیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە پێی یاسای بەرکار چونکە لە ئێستادا جیاوازی هەیە لە نێوان ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان بە شێوەیە کە شەهیدی سەنگەر کە تعریف کراوە تعریفەکەی وازحە و ئەو بڕەپارێش کە بۆی دانراوە وازحە بەڵام شەهیدمان هەیە منحەکەی کە پێی دەدرێتن 500,000 و شەهیدیش هەیە کراوە بە 6 ملیۆن ئێمە لە ڕێگای ئەو بڕگەیەوە کە لە ناو مادەکەدا تەزبیت کراوە دەمانەوێت بڵێن ڕۆحڕوحە و شەهید شەهیدە و پێویستە بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە ئەو ماف و ئیمتیازاتە لە بینی کەسوکاری شەهیداندا دابەش بکرێ خاڵیەکەشم هەر لە چوارچێوەیە خاڵی دووەمی بەڵێ
سەرۆکی حکوومەت دڵنیایی داوە کە موچەی بۆ منە کەسوکاری شەهیدان و زیندانیان سیاسی نابڕدرێت دێمەستەری ئەوەی کە بۆ منە چاکسازی تیادا دەکەن ڕێخستنەوەی تیادا دەکەن مەبەستان لە چییە؟ ئایا موچیان چی بەسەر دێت؟ لیستەکانیان پاک دەکرێتەوە لیستی شەهیدان و ئەنفال کراوان یعنی کەسێک بە نایاسایی لە نێو ئەم لیستەدا هەیە؟ هەر کەسێک بە شێوەیەکی نایاسایی بەدەر لە یاسای بەرکار کراوە بە شەهید کراوە بە زیندانی سیاسی دەردەهێنرێت و ئەو مافەی لێ دەسەندرێتەوە لە گەڵ جێبەجێکردنی یاساکە. چ پێوەرێکەیە بۆی لێکیان زیاب بکەن؟ ئەو پێوەرانە بە پێی یاسای بەرکارەکان شڕوتەکان دیارەوە شەهیدەکانی تەحدید کردووە. شەهید چێە؟ شەهیدی سەنگەر چێە؟ شەهیدی هاوڵاتی چێە؟ جینۆساید و ئەنفال کراوەکان چێن؟ ئەوەی کە خزاوەتە ناوێ بە ڕێگای ناشەرعی و بە ڕێگای ناقانونی هەمووی لە ڕێگای لیژنەیەکی باڵاوە کە بە سەرپەرشتی وەزیری شەهیدان پێک دەهێنرێتن ئەو خەڵکە ناموستەحەقە دەردەهێنرێ. ئەوە پێم وایە دەبێتە جێگای ڕەزامەندی کە سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی نەک جێگای ناڕەزامەندی و مەترسی. بەڵێ ئەوە خاڵی دووەمە. خاڵی سێیەم کە پەیوەندیدارە بەو توێژە سەربەرزدا ئەوەیە کە ئەوان ئیستیسنا کراون بە هیچ شێوەیەک ئەو بەخشین و منحەی کە دەیاندرێتێ بە هیچ شێوەیەک لێیان نابڕێتن. واتە سوودمەندبوون زیاتر لە جارێک لە فەصلی دووەمی یاساکەدا هاتووە کە هیچ کەسێک نابێت لە بودجەی گشتی لە جارێک زیاتر سوودمەند بێ. بەڵام کە سوکاری شەهیدان زیندانیانی سیاسی کەم ئەندامان ئەوانە ئەو شەریحانە هەمووی ئیستیسنا کراوە بە شێوەیەکی ئەو تۆ کە بگونجێتن بە شێوەیەکی ئەو تۆ کە بەردەوام بێ حکوومەت لە پێدانی ئەو منحەیە کە ئێستا دەیانداتێ. زیندانی سیاسی و شەهیدان ئیستیسنا کراون مەسەلەی کەم ئەندامیش بە شێوەیەکی ئەو تۆڕێک خراوەتەوە کە ئەو منحەی ئێستا لە تەرخانکراوی کۆمەڵایەتی پێی دەدرێ دەبێ بە دەرماڵە و دەبێ بە بەشێک لە موچەکەی کە دەرماڵە زۆر بەهێزترە لە منحە. بەڵێ دەبێت بەکە فەرمانبەرە دەبێت بە دەرماڵەوە دەبێت بە بەشێک لە موچەکەی و لەسەر ئەساسی موچە بنەڕەتیەکەی و لەسەر ئەساسی ڕێژەی پەکەوتنەکەی تحدیدی نسبەیەک دەکرێتن بۆی کە لەلایەن ئەنجوومەنی وەزیرانەوە بە پەیڕەو دەردێت. ئەنجوومەنی وەزیران ئەو بڕەپارەی دیار دەکاتەوە دەرماڵەیە؟ بەڵێ ئەو دەرماڵەیە لەلایەن ئەنجوومەنی وەزیرانەوە بە پەیڕەوێک ڕێک دەخرێتن. ئەوەی کە فەصلی دووەمی یاساکەی ئەوەی کە ئێستا باسم کرد پەیوەست بوو بە کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانی کراوان و ڕاگیراوانی سیاسی کە هیچ خاڵێکی تێدانیە ترسی هەبێ بۆ ماف و ئیمتیازاتەکانی ئەوان. ئەوەی فەصلی دووەم بریتە لە نەهێشتنی سوودمەندبوون زیاتر لە جارێک. هەر کەسێک لەسەر بودجەی گشتی زیاتر لە جارێک سوودمەند بێتن سوودمەندیەکەی نابێ زیاتر لە جارێک مەبەستانەکەی چییە؟ دوو موچەی هەبێت هەیە دوو موچە هەیە بەپێی ئەوەی کە دراسە کراوە کەسێک دەگاتە 5 موچە لە میزانی حکوومەت وەری دەگرێت. یەکیان بە ناوی موچە ئەویت کە بە ناوی منحە ئەویتکەیان بە ناوی ئیمتیاز ئەویت کە بە ناوی بەخشین تا دەگاتە 5 ڕەنگە زیاتریش هەبێ ئەوەی لەکنە من هەیە 5 بەڵام ڕەنگە زیاتریش هەبێت. کەسێکی 5 موچە وەربێت؟ بەڵێ جا ئەوەی لە ناوی یاساکەدا هاتووە دەڵێت جگە لە شەهیدان و ئەنفال کراوان و زیندانی سیاسی و کەم ئەندام ئەوانەی کە مستەفیدن زیاتر لە جارێک لە بودجەی گشتی ئەوانە دەبڕدرێتن. هەدەف چییە؟ هەدەف ئەوەیە کە ئەو خەڵکەوە ئەوەی کە ڕۆژانە تەخەڕوج دەکاتن لە جامیعەکان خەڵکێکی دەرفەت بتوانین بکەینەوە بۆ ئەو خەڵکە گەنجەی کە پێویستە دابمەزرێ کە پێویستە سوودمەند بیتن لە بودجەی گشتی. یعنی دادپەروەری ئەوە نییە کە ئەتۆ 5 موچە بدەی بە کەسێک و کەسێکیش نەتوانی دابمەزرێنی. حکوومەت بۆ ئەوی بتوانێت بەرنامەی خۆی جێبەجێ بکاتن 5 موچە ناداتن بە کەسێک یەک موچەی دەداتێ بەڵام لە بڕی ئەوە موچە دابین دەکاتن بۆ کەسانی تر و بۆ خەڵکانی تریش حەقیان هەیە دەرفەتی کار دەڕەخسێنێ و حەقیان هەیە لە بودجەی گشتی بەشیان هەبێت پشکیان هەبێتن. خاڵێکی کە یاخود بەشێکی کە یاساکە پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگە و بە هێزەکانی ناوخۆ هەیە. ئەوەی کە پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگەوە هەیە دەڵێ یەکەی ژمێریاری هەموو یەکە ڕێکخرا و ڕێک نەخراوەکان ڕێک دەخرێتەوە دەبردرێتن بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ژمێریاری سەربازی لە وەزارەتی پێشمەرگە. پێم وایە گلەی خەڵک هەموو لەسەر ئەوەیە کە هێندێک لە یەکەی ڕێک نەخراومان هەیە میزانیەکانیان یاخود یەکەی ژمێریاریان مستەقیلەوە سەر بە یەکەی ژمێریاری خانەنشینی وەزارەتی پێشمەرگەنینە. ئەمە یعنی هەموو خەڵک دڵی خۆش دەبێت بۆ ڕێخستن بۆ بەدامەزراوەی کردنە. ئایا خەڵک پێی ناخۆشە هێزی پێشمەرگە و هێزەکانی 1970 ببن بە هێزێکی دامەزراوەی کە بۆ خستنەوەی هێزی پێشمەرگە بە هێزێکی دامەزراوەی تەبعانەوە هەنگاوێکە کەس ناتوانێت بڵێ یەک هێزی ڕێکخرا و ڕێک نەخرا و
نیشتیمانی نین ئێمە دەڵێن هێزی 1970 هێزی نیشتیمانین بەڵام بەپێی یاساکە ئەو هێزە نیشتیمانیانە بە دامەزراوەیی دەکرێن بە دامەزراوەیی دەکرێن بە شێوەیەکی ئەو تۆ کە جێگای شانازی دکتۆرە ڤاڵا لەو یەکە ژمێریانە بۆ نمونە موچەی جیاواز هەیە لەوێ جیاواز بێ لەگەڵ ئەو یەکەی ژمێریاری بۆ نمونە 1970 جیاوازی تیادا هەبێت کە چۆوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی لە وەزارەتی پێشمەرگە هەر جیاوازیەکی شەبێ لەوێ چارەسەر دەکرێتن بەم هەنگاوە دەتوانین کەسانی دوو موچە و سێ موچە ئەمانە ئاشکرا بکرێن ئەگەر بکرێتە یەکێکەی ژمێریاری حتمە زەبت دەکرێت لەوێندەر کە گەڕایەوە بۆ ئەو بەڕێوەبەرایەتیە گشتی هەمووی لەوێندەر زەبت دەکرێت جا خاڵێکی کەش پەیوەندی بە هێزەکانی با بڵێن ئاسایشی نەخۆ بە یەکەی پاسەوانیەوە هەیە ئەوەی پەیوەندی بە یەکەی پاسەوانیەوە هەیە دەڵێ هەر یەکەیەکی پاسەوانی کە هەیە و سەر بە هێزەکانە هەمووی دەگەڕێتەوە بۆ یەکەی پاسەوانی سەر بە وەزارەتی ناوخۆ بە دامەزراوەی کردنی یەکەی پاسەوانیە یعنی بۆ دەبێ ئەوە دڵگرانی دروستکە بۆ دەبێ ئەوە دڵە ڕاوچێ و قەلەقی دروستکە لەلایەن خەڵکەوە کە ئەتۆ هێزەکانی پێشمەرگە و یەکەی پاسەوانی بە شێوەیەکی ئەوتۆ بە دامەزراوەیی بکەی و ڕێکی بخەیەوە کە بێتە جێگای شانەزی هەموو خەڵکی کوردستان ئامانج لەمەیان چییە دکتۆرە ڤاڵا بەڵێ یەکخستنەوە یەکەی پاسەوانی ئامانجتان چییە ئامانجمان ئەوەیە هەمویان یەک بخینەوە و بیان بینەوە سەر یەکەی پاسەوانی سەر بە وەزارەتی پێشمەرگە هیچ یەکەیەکی پاسەوانی بە شێوەیەکی بەپێی نەس ئەو نەسڵی کە هاتووە لە ناو یاساکەدا دەڵێ هەر یەکەیەکی پاسەوانی هەبێ سەر بە هەرچی هێزێک بێ هەر هەمویان دەگەڕێنرێنەوە دەچنەوە سەر یەکەی پاسەوانی سەر بە وەزارەتی ناوخۆ لێرانە تەنزیم دەکرێت باشە چۆن ئەمەڵیداخن بۆ بەرپرسێکی لەوانەیە پاسەوانی زیاتر بێ لە بەرپرسێکی دیکە موچیان لەوانەیە جیاواز بێت کەسێکی لەوانەیە پاسەوانی بێت هەردەوامیشنەوەکە لەوانەیە بەنیوەی موچە پاسەوان بێت ئەمانە چۆن چارەسەرەکرێن بەڵێ بابەتی ئەوەی کە هەمویان بگەڕێنەوە بۆ سەر یەکەی پاسەوانی وەزارەتی ناوخۆ ئەوەیە کە ڕێگا بدرێتن بە وەزیری ناوخۆ بە ئەنجوومەنی وەزیران لە ڕێگای پەیڕە و لە ڕێگای ڕێنمایی کار بکاتن بۆ یەکخستنی یەکەی پاسەوانی لە ڕووی ماف و ئیمتیازات و لە ڕووی مەرتەبە و لە هەموو ئەو ڕوانەی کە پێیوەستە بەو یەکەیەوە دکتۆر جوتیار بەڵێ ئەگەر خاڵێک کە پێویستە بە دەرماڵەکان زۆر دەرماڵەش هەرچەندە لە نێو پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەدا سەباردەمیان دکتۆر جوتیار دکتۆرە ڤاڵا باسی لەوە کرد کە ئەگەر بێت و ئەمانە ڕێک بخرێتەوە لەوانەیە دەرفەتی کار بۆ خەڵکی تر بەرەخسێت ئێوە دڵنیایی دەدەن بە دەرچوانی زانکۆ و یاخود بە خەڵکی تر کە ئەگەر بێت چۆن پرۆژەیاسای جێبەجێ بکرێت دەرفەتی کار بۆ ئەوان دەرەخسێت طبعا ئێمە زۆر بڕوامان وایە کەەوە ئەو پرۆسێکی ئاسان نییە پرۆسەیەکە پێویستی بەکاتە پێویستە بە پشوویەکی درێژە ینی ئێمە داوا لە خەڵکی وەجەماوەری خەڵکی کوردستانەکەین کە ئەبێ پشویان درێژ بێت چکەمە پرۆسەیەکی زۆر گرنگە و کاتیشی ئەوێ تەنها شتێک ئیزافە دەکەم بۆ قسەکانی دکتۆرە ڤاڵا پرسیارەت کرد کە یەکەی پاسەوانی تەبعاً زۆر بە سادەیی جاران بۆ نمونە بەرپرس هەبوو 100 پاساوانی هەبوو خۆیان چوو پارەی 100 پاساوانەکەی وەرە ئێستا ئەوە نابێ بمێنێ ئەبێ کەسەکە تۆمار بکرێ ئەبێ بچێەوە خۆی لەوێ ئیزبات بکە کە ئەمە فعلەن داوامەکە و فعلەن ئیشی چۆنە و ئەوەش هەموو تەبعاً تەرشیقش دەکرێ خۆ کەسێک ئەگە پێویستی بە دەیە بۆ سەتی بۆ تۆمارەکەی بۆی ئەمە شتێکی زۆر گرنگە ڕێککەوتنێکی شیان لەکجار هەیە ناوی کەسێکیان تۆمار کردووە نیوە بە نیوە موچە وەرەگرن لەوانەیە ئەو کاتێک کە بانجی دەکەن بۆ ئەوی بێت ئامادەش بێتن لەوێ نەئەخر ئەمە هەمووی دەبێت تۆ دەزانی ئەمە پرۆسەیە مەسەلەن بایۆمەتری هەیە پرۆسەی ئەوەیەکەوە پێدا ینی بەدواداچوونی ئەوێ ئێمە فەرمانگایەکمانە فەرمانگای بەدواداچوونە هەمایەنگی و ئەمە چەند دەستگای ترین ڕقابیمان هەیە بێ ئەوانە هەمووی ئەکتیڤ بکرێت خۆ پرۆسەکە ناکرێت تەنها لە چوارچەوەی شتێکی هینە قەتیز بکرێت بەبەستمەوەیەکەوە ئەمە حاڵەتێکە کە گرنگە ینی خەڵک بزانێت کە لە مەودەوە ئەو کەسانەی کە مەسەلەن بەدایان پاساوانی هەبووە و سوودی یعنی ئیشی بە دەکەس هەبووە بۆ سەتی بۆ تۆمە ئەمە نامینێ بەڕاستی ئەبێ ڕێک بخرێتەوە بزانە ئەو کەسانە مەسەلەن کێن کە فعلەن لە واجبن و موچەش وەرەگرن بە فعلی نەک ئەوەی کە پێ دەڵێن بن دیوار بۆیە ئەمە کارێکی زۆر گرنگە لەم یاسایە و زۆر سەرۆکی حکوومەتی هەرێم ینی زۆر مکڕ بۆ لەسەر ئەو بابەت بە تایبەت ئەو بابەتە کەەوە بۆچی خەڵکێک بە ناوی خەڵکی تر موچەوەرەگرێ و بندیوار هەبێ ئەمە لایەکی ترەوە ئێمە دیسان دەڵێن یەکێک لە ئامانجەکانی ڕێکخستنەوەی دەوامی فەرمانگەکان ئەمە بووە کە بەڵێ ئەمە ڕۆڵی هەیە ئەمە زۆر تەسیری هەبووەوە ئەوەی ئێمە زانیومانە لە شەقام و لە هەندێک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە
ڕەتفعلێکی زۆر ئیجابی هەبوو لە لای خەڵک یعنی کە دەچتە فەرمانگەکان دائیرەکان وەزارەتەکان معاملەیەکی زۆر زۆر باشی هاوڵاتیان و مراجعەکان دەکرێت ئەمە بەڕاستی شتێکی زۆر گرنگ بوو خەڵکەکەش زۆر زۆر دڵخۆش بوو بەو بابەتە جەنابش دەزانی ینی ڕایەکردنی مامەلەی خەڵک بە شێوەیەکی باش و بە شێوەیەکەوە ڕازی بێ ئەمە خۆی ئەمانجێکی ئێمەیە کە حکوومەت زۆر زۆر تەکیل لەسەر بابەتە دەکات بۆیە مۆزوعەکی گرنگ بوو کە ئەمەش لە چوارچێوەی ئەوەیەکەوە دڵنیاکردنی ئەو کەسانەی کە داوامەکەن بە مەزبوطی لە سەعات 8ەوە تا 3 ئەبێ جیاواز بێ لەو کەسەیکەوە بندیواریان ئەو کەسێکەوە خۆی دەدۆستەوە ینی خۆی دەدۆستەوە لە دەوام بۆیە ئەمە مۆزوعات زۆر زۆر گرنگە کە حکوومەت تەکید لەسەر دەکاتەوە و ئێمە نامانەوێت هەندێک شت بەڵێن بدەین و نەبینە سەر ئێمە لە حکوومەت شت کە بەڵێن نەدەین ئەبێ جێبەجێ بکەین کارکردنی ئەمانە جێبەجێکردنی ئەمانە وا ئاسان دەبێت بۆ نمونە یەکەی ژمێریاری یاخود یەکەی پاسەوانی لە ژێر چاودێری وەزارەتی ناوخۆ ئەوی یەکەی ژمێریاریش لە ژێر چاودێری وەزارەتی پێشمەرگا کارکردن وا ئاسان دەبێت بەو شێوەیە ڕێک بخرێتەوە. طبعاً ئیرادەی سیاسی مهمە ئەوەی من لە سەرەتاوە لەو کابینەیە کارم کردووە و احتیمالە دکتۆر ئۆمێد و دکتۆرە ڤاڵا شەهادەی ئەوە بدەن کە هەستمان کردووە کە ئیرادەیەکی سیاسی هەیە بۆ چاکسازی بۆی ئەم ئیرادەیە زۆر مهمە کە جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری داوە چاکسازی بکە و خۆشبەختانە تیمی حکوومەتش هاوکارە لەو بارەوە ئەو ئیرادەیە مهمە ئیرادەی سیاسی یان چاکسازی بەبێ بوونی ئیرادەی سیاسی هیچ معنای نییە بۆیە بوونی ئیرادەی سیاسی واتە ئەبێ وا بکرێ ئەبێ بە دوواداچوون بکرێ ئەبێ بەردەوام لەگەڵ وەزیرەکان لەگەڵ وەکیل وەزیرەکان لەگەڵ مدیر عامەکان متابعە هەبێ بە دوواداچوون هەبێ لە بڕیارەکانی حکوومەت ئەگەر ئەم ئیرادەیە نەبێت تەسەور ناکەم چاکسازی سەر بگرێ بۆیە بوونی ئەو ئیرادە سیاسیە بەڕێی من ینی کڕۆکی سەرخستنی هەر پرۆژەیەکی چاکسازیە. دەستخۆش دکتۆر ئۆمێد سەباح لەگەڵ دکتۆرە ڤاڵا مناقەشەیەکتان هەبوو دەتگوت من دەڵێم یان ئەو بێڵێتن ئەو مناقەشەیەکی والله من تەوزیحێکم کرد دکتۆرە ڤاڵا پێی باش وتی تۆ تەوزیحەت تۆ باسیکە مەسەلەی لایەنی سلکی سەربازی پێویستی بە پێداچوونەوەیەکی جددی هەیە لەم بابەتە ئێمە ئەو یەکەی ڕێکخرا و ڕێگنەخرا و کە باسمان کرد ئێمە سێ شتی ئەساسیمان پێویستە لە سلکی سەربازی یەکەمیان جارە پێش هەموو شتێک پێویستمان بە داتابیسکردنی هەموو ئەو کەسانە هەیە کە لە سلکی سەربازین ئەمە خۆشبەختانە ئەم هەنگاوە جێبەجێ کراوە ئەمە دەمانێت ئەم هەنگاوەش لە چوارچێوەی یەکەی هەفتاهشتاش بە تەواوەتی جێبەجێ بکرێت لە لیوەکانی تر جێبەجێکراوە ئەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەوەیە کە ئێستا یەکەی ژمێریاری جیاواز هەیە لە بۆ یەکەی هەفتا و هەشتا و وەزارەتی پێشمەرگە ئەمە جۆرێک لە نیگەرانی کارگێڕی و دارایی لێ دروست بووە ئێمە دەمانەوێت شەفافیت لە هەموو ئەم بابەتانە بەدی بهێنین و تەرکیزمان لەسەر ئەوەیە کە دەبێت هەموو هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی یەکەی ژمێریاری لە ناو وەزارەتی پێشمەرگە جێبەجێ بکەین ئەمە نقطەی دووەم نقطەی سێم ئەوەیە کە مەسەلەی پاسەوانەیەکەیە کە باست کرد مەسەلەی پاسەوانی ئەوەیە کە جەناب پرسیار دەوە بوو کە ئەم بابەتە چۆن ڕێکەخەنەوە جارە پێش هەموو شتێک دەبێت ئێمە تعریفی پاسەوان بکەین پاسەوان چیە شروتەکانی پاسەوانی چییە ئەمە یەک دووەم شت دەبێت تحدیدیەوە بکەین چێ مستحقە پاسەوانی هەبێ چونکە لێرە فەوزایەکەیە لەم بابەتە کە ئەو کەسانی کە لەوانەیە زۆر کەس هەبێت زۆر ناوەند هەبێت کە مستحقی ئەوە نەبن بە پێی یاسا پاسەوانیان هەبێت بەڵام پاسەوانیان بۆدانراوە ئێمە دین دووبارە تحدیدی ئەوواکەینەوە کە چێ مستحقە کە پاسەوانی هەبێت دواتر کە چەند پاسەوانی دیاری کردووە ئەمە لە پەیڕەوێک دەستنیشان دەکرێت بەڕێ وەزیری ناخۆ کاگڕێبەر ینی بە جددی کار لەسەر ئەم بابەت دەکەوە زۆر بیرۆکەی باشیان لەم بارەوە گەڵاڵە کردووە دواتر کە تحدیدیمان کرد چێ مستحقی پاسەوانیە تحدیدیەوە کرێم کەسە چەند پاسەوانی پێویستە لەوانەیە کەسێک ئێستا دکتۆر جوتیار 100 پاسەوانی هەبێت بەڵام لەوانەیە بە پێی قانون خۆی پێویستی بە 6 پاسەوان هەبێت 10 پاسەوان هەبێت مە دین دووبارە ڕێخستنەوە بۆ ئەم بابەتە ئاکەین ئەمە لەلایەکی تر شتێکی تر هەیە کە ئەمانەوە لە یاساکە ینی ئیشارەتی پێدراوە کە زۆر گرنگە لیستێک هەیە بە ناوی توێکۆشەرانی دێرین کە ئەمانە پێش 1991 ڕۆڵی قارەمانێتیان بینیوە لە بزوتنەوەی ڕزگاری خەوازی کوردستان بەڵام بەتاخەوە لیستی ئەم تێکۆشێرە دێرینانە خزێندرا کۆمەڵی خەڵکی تێکەڵکراوە خزێندراوەتە ناوی کە هیچ صفەتێک لەم صفەتی تێکۆشەریتیانە بۆ لەوانەیە بەشداریشی نەکردبێت لێ هیچ
محطەیەک لە محطاتی بزوتنەوەی ئەمانە ڕێکی خینەوە ئەمانە وەگوت بە پەیڕەوێک ئەم بابەتانە هەمووی ڕێکەخینەوە ئەمە لەلایەکی تر مەسەری دەرماڵەکان ئەگەر بکرێت ینی تەوزیحێکی زیاتر لەسەر دەرماڵەکان بدەین لە هەرێمی کوردستان ئێستا 25 نەوع دەرماڵەمان هەیە کە ئەمە بۆ خۆی لە خۆی ینی پێویستی بە پێداچوونەوە هەیە لەوانەیە ئێمە پێویستمان بە 25 نەوع دەرماڵە نەبێت ینی ئەمە لەلایەکی تر مەسەرەن نمونێکت بۆ دێنەوە لەسەر دەرماڵەی مەترسی ئەو فەرمانبەرەی کە لە وەزارەتی کارەبایە کە ژیانی لە مەترسیە دەچێتە سەر عامودێکی کارەبا وەک فەرمانبەرێکی ئاسایی کە ژمێریار بێیان کاتیبێکی ئاسایی بێ لە ناوەزارەت هەمان مەترسی وەردەگرن هەمان مخەساتی مەترسی وەردەگرن ئەمە پێویستی بە پێداچوونەوەیە مخەساتی مەترسی دەبێت بدرێت ئەو کەسەی کە فعلەن ژیانی لە کاتی ڕاپەڕاندنی کاری وەزیفی لە مەترسیا بێت ئەم بابەتش دەبێت ڕێک بخرێتەوە لە مەسلەی دەرماڵەکان ئێستا ئێمە من پێ بخۆشە ئەوەتان بۆ ڕوونکەینەوە ئێمە لە لە وەزارەت بۆ وەزارەت جیاوازە ئێمە 156 ئەو پارەی کە دەیدەین بە موچە دەرماڵەیە ڕقمێکی یەکجار زۆرە ئەم دەرماڵانە دەبێت دووبارە ڕێک بخرێتەوە و دەرماڵەکان دەبێت بدرێت بەو کەسانی کە شایستن لە ناو یاساکەشە ئیشارەت دراوە کە ئەنجوومەنی وەزیران لە سەڵات دراوەتەوە ئەنجوومەنی وەزیران کە پەیڕەوێک ئامادە دەکات سەبارەت بە دەرماڵەکان و ئەم 25 نەوع دەرماڵەیە تەوحید دەکات و دووبارە دابەشیان دەکاتەوە بە شێوەیەکی دادپەروەرانە لەسەر ئەو کەسانی کە مستحقن دەرماڵەوە هیچ کەسێک دەبڕێتەوە دەرماڵانە ئەوە گوتم ئەو کەسێک کە مستحقی دەرماڵە بێت دەبێت ئەو دەرماڵی پێ بدرێ بەڵام زۆر کەس هەیە مستحقی ئەو نەوع دەرماڵانە نییە دەبێت پێداچوونەوەی پێ بکرێت طبعا ئەمەش بە پەیڕەو دەکرێت ئەو کاتە تهدیدی ئەوە دەکەین تعریفی دەرماڵەکە دەکەین و تعریفی ئەوە دەکەین کە چێ مستحقی ئەو دەرماڵەیە و چۆنیش وەری دەکەین ئەی سەبارەت بە جیاواز نێوان وەزارەتێک بۆ وەزارەتێکی دیکە ئەم دەرماناڵە چۆن ڕێک دەخرێت بەڵێ یعنی ئێستا مەسەرەن بۆ نمونە لە ئەنجوومەنی وەزیران ئێمە هیچ دەرماڵەیەکمان نییە بەڵام فەرمانگەیەکەیە سەر بە ئەنجوومەنی وەزیران 200% دەرماڵی بۆ بەستراوە یعنی ئەمە جۆرێک لە نەعەدالەتی دروست دەکات لە نێوان ئەو فەرمانگانەی کە سەر بە ئەنجوومەنی وەزیران هەر لەناو ئەنجوومەنی وەزیران ئەم نمونەیەکە بۆیە ئەم بابەتە دەبێت ڕێک بخرێتەوە فەرمانبەرانی ئێمە دەبێت هەست بە عەدالەت بکەن ئەم عەدالەتی کە ئێمە باسێکین ئەم دادپەروەری کە ئێمە باسێکین لەناو چین و توێژی فەرمانبەران دەبێت ڕەنگ بداتەوە باشە بۆ دەبینی هەندێک جار لە وەزارەتێک بۆ وەزارەتێکی دیکە لەوانەیە لە هەمان کات دامەزرابن هەمان پلەی خزمەتیان هەبێت بۆ نمونە بە کالۆریۆسیان هەبێت دەبینی موچێ ئەو لەهی ئەو زیاترە ئایا ئەمە موچە بنەڕەتیەکەیە یان دەرماڵەکەی وای کردووە موچیان زیاد نه ئەوەی کە ینی موچەی بنەڕەتی بە یاسا ئەوە کراوە 3-4 نەوع دەرماڵی جێگیرمان هەیە کە ئەوانش بە یاسا جێگیرکراونەوەکو زەوجیە و مخصاتی زەوجیە ئەطفاڵە ینی ئەم مخصاتانەیە بەڵام ئەوانەی تر ناجێگیرن کە زۆربەیان بە تعلیمات و بە ئەنزیمە دراون بە چین و توێژێکیان دراون بە کەسێک ئێمە دێن دەستکاری ئەم بابەتەشەکەینەوە چونکە ئێستا ئێمە تەفویزێکی تەشریعیشمان پێ لە بەردەستە بۆ ئێمە پشت ئەستورین لەلایەن حکوومەتەوە چونکە پەرلەمان دەستی ئەنجوومەنی وەزیرانیشی کردوتەوە پاڵپشتی ئەنجوومەنی وەزیران دەکاتەوە ئێمە دێن معیاری ئێمە دادپەروەریە لەناو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دێن ئەوەی مستحقی پێدانی دەرماڵە بێ لەسەر ئەساسی ئەو جایەکێک لە پرسیارەکان کاراسە دکتۆرە ڤاڵا کرا لە نێو پەرلەمانی کوردستان ئەو بوو ئێوە مەبەستانە دەرماڵەکان ببڕن یان ڕێکی دەخەنەوە لەوێش بەڵێ وەڵامی ئەو پرسیارەمدایەوە ئێمە دەرماڵە ناتوانین ببڕین چونکە 8 یاسامان هەیە لە هەرێمی کوردستان دەڵێتن زیاتر لە 25 جۆر دەرماڵەمان هەیە بەڵێ بەس ئەویش مەبەستی ئەوە نەبوو دەبڕدرێت مەبەستی ئەوە بوو کە خەڵکی نامستەحق ڕێک دەخرێتەوە ئێمە 8 یاسامان هەیە لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان هەر دەرماڵەیەک درابیتن بەو خەڵکی کە مستحقا ناتوانین ئەمە قسەی لەسەر بکەین چونکە کتومانە لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان دەرماڵەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک دەخینەوە یعنی لێرانە مشەڕع دوو قەیدی لەسەر حکوومەت داناوە یەکەمیان ئەوەی بەپێی یاسا دەدرێ دەرماڵە حکوومەت بۆی نییە ئەو دەرماڵانە ببڕێتن مەگەری یاساکان لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێنەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی کە بەپێی یاسا بەرکارەکان دراوە بەڵام بە شێوەیەکی نادات پەروەرانە دراوە مەبەستمان لە نادات پەروەرانە ئەوەیە کە دراوە بە کۆمەڵێک خەڵک ئەو خەڵکە مستحق نییە بەپێی ئەو یاسا بەرکارە ئەو دەرماڵی وەرگرتووە یاسا بەرکارەکە دەڵێ تەصنیفی کردووە بۆ نمونە دەڵێ ئەو کەسانەی کە مامۆستای جامیعان و لەقەبی عەلمیان هەیە بۆیان هەیە تەفەڕوغی جامیعیان هەبێتن بەپێی یاسای بەرکار ئەوەی کە بەپێی یاسای بەرکار شمولی دەکا ئەو وەری دەیوانی لە ئەنجوومەنی وەزیرانەوە بۆیان دانراوە ئەو دەرماڵیان بۆ دانراوە ڕێک دەخرێتەوە
هەمووی ڕێک دەخرێتەوە ئەوەی ئەنجوومەنی وەزیران ئەوە سەلاحیەتی خۆیتی ڕێک دەخرێتەوە لە بە شێوەیەکی دادپەروەرانە بەڵام ئەوەیێتەوە پەرلەمانی کوردستان بۆ ڕێکخستنەوەی وەزیران لەسەرداوە ئەنجوومەنی وەزیران خۆی بڕیار دەدات ئەنجوومەنی وەزیران ئەوەی کە بە بڕیاری ئەنجوومەنی وەزیرانە ئەنجوومەنی وەزیران خۆی سەلاحیەتی هەیە بڕیار بدا بە ڕێکخستنەوەیان بە شێوەیەکی دادپەروەران ئەمە چونکە باس لە بڕین ناکەین تاکو ئێستا لە ئەنجوومەنی وەزیرانیش بڕیار نەدراوە لەسەر هیچ شتێک بەمانای بەڵێ تەنها بڕیار دراوە لەسەر ڕێکخستنەوەی دەرماڵەکان و دابشکردنیان بە شێوەیەکی دادپەروەرانە و پێدانیان بەو کەسێک کە مستحقە و بە ئەرکەکە هەڵدەستێت لە نێو فەرمانبەران دروست بووە ئایا بەلاڕێدا دەبردرێت بەڵێ بەلاڕێدا براوە بەڵێ پرسیاری چۆن دڵنیاییان پێدەدەن ئێوە وەکو بۆ نمونە سەرۆکی دیوان لێرەیە گوتەبێژی حکوومەت لێیە تۆ وەزیری لەم حکوومەتە دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن کە موچیان نابدرێت و دەرماڵیان نابدرێت ئەوانەیە کە مستحقن و ئەو دڵە ڕاوچەیە لە نێو خەڵکدا نەمێنێت دڵنیایی بە هاوڵاتیان دەدەین ئەوەی لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان دەرماڵەی وەرگرتووە بە شێوەیەکی دادپەروەرانە مافەکەی دەپارێزرێ و ئەوەی بە شێوەیەکی نامستحقیش لە پاڵ ئەوان مستەفید بووە ئەو خەڵکە نامستحقە دەرماڵەکەی نامێنێ لەبەر ئەوەی بەپێی یاساوەری نەگرتووە ئەوە خاڵی دەرماڵەکان خاڵێکی کە زۆر بە بەستمە ئیشارەتی پێ بدەم ئەوش پەیوەستە بۆ پێشمەرگە قارەمانانەی کە بەشداریان کردووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە تاکو بەرواری پێنجی سێی نەوەتویەک ئەوانە زۆر باز دەکرێتن کە گوایە ئەو موچە و ئەو پلەی کە پێیان ئەو موچەی کە بۆیان دابین کراوە کە پێیان دەدرێتن دەبردرێ بڕینەکە تەنها هیچ بڕینێکی تێدا نییە هەڵوەشانەوەکە تەنها پەیوەستە بەو پلەی کە پێیان دراوە بۆ نمونە بە پلەی وەزیر تەقاعد کراوە بەڵام ڕۆژێک وەزیر نەبووە بە پلەی وەکیل وەزیر تەقاعد کراوە بەڵام وەکیل وەزیر نەبووە بە پلەی مدیر عام بەڵام مدیر عام نەبووە خۆیان ئەو خەڵکە قارەمانە خۆیان پەنایان هێناوە بۆ حکوومەت بەوەی کە ڕزگاریان کەن لەوەی بێزار بوون لەوەی کە خەڵکێکی مزایدەتی ناوەکانیان بێنێتە سەر تەلەڤیزیۆن و بڵێ ئەوە بە پلەی وەزیر تەقاعد کراوە و ڕۆژێک وەزیر نەبووە ئەو خەڵکێکی تێکۆشەرە خەڵکێکی ماندووە خەڵکێکی شەرم بەخۆیە خەڵکێکە لە پێناو کوردستان تەسحیاتێکی زۆری داوە بە هیچ شێوەیەک ئەو ئیمتیازەی کەوەری دەگری لی نابڕێ بەڵام ڕێک دەخرێتەوە لەبەر ڕۆشنایی یاسای ژمارە 33 یاسای ژمارە 34 یاسای ژمارە 38 کە هەر سێ یاساکە لە ساڵی 2007 دەرکراون هەر سێ یاساکە لە ساڵی 2007 دەرکراون ئیمتیازێکی بۆ دەبڕدرێتەوە ئیمتیازێکی پێدەدرێ لەبەر ڕۆشنایی ئەو سێ یاسایی کە باسم کرد و واچی کەش خەڵکێک کە یعنی بەڕاستی ئەوە ناحەقیە دەتوانم بڵێم ناحەقیەکی زۆرە بەرامبەر ئەو خەڵکە تێکۆشەرە دەکرێ بە ناوهێنانیان لە ناو ئیعلام و لە ناو تەلەڤیزیۆنەکان بەوەی کە ئەوانە ڕۆژێک وەزیر نەبووینەوە بە پلەی وەزیر تەقاعد کراون ئێمە دەمانەوێ نەجاتیان بدەین لەوەی کە تەشهیریان پێ نەکرێ لە مەودووە ئەو پلانە هەڵدەوەشێنینەوە بەڵام ئیمتیازەکەیان نابڕێ ڕێک دەخرێتەوە لەبەر ڕۆژنایی لەبەر ڕۆشنایی سێ یاسای بەرکار لە هەرێمی کوردستاندا باش دەستخۆش دکتۆر جوتیار باس لە بەڕێوەبەراتی خاننشینی دەکرێت کە سەر بە وەزارەتی دارایی بێت ئەمانج لەمەیان چییە؟ ئایا نهێشتنی دووموچەیە ناوی دووبارەیە وەرگرتنی دەرماڵەی زیاترە وەک دکتۆرە ڤاڵا باسی لەو کرد خەڵک هەیە 5 موچە وەرەگرێت ئەوانەوەش دەستە چوارچێوەی چاکسازی کارگێڕی و بێگومان بوونی لە هەر وڵاتێک هەر دەوڵەتێک ئەبێ یەک موسسە هەبێ بۆ مەسەلەی خانێنیشی ناکرێ مەسەلەن هەر وەزارەتێکان هەر لایەنێک بچێ مدیریەتێک دابنی تەقاعودی تر بە کەیف خۆی خەڵک تەقاعودکە بوونی مرکزیت لە ئیدارە بە تایبەت لە مەسەلەی خانەنشین لە مەسەلەی تعین ئەمە دەبێ مرکزی بێ بەڕاستی یعنی ئەمە لە هەموو وڵاتێک هەیە چونکە ڕنگدانەوەی هێزی حکوومەت نیشان دەدات بۆ خەڵک یعنی ناکرێت کەسێک بە مزاج یان کەسێک لەوەی بەدەر لە موسساتی دەوڵەت وەکو حزبی بیر بکاتەوە ئێمە تا بەو شێوەیە بیر بکەینەوە ناتوانین حکوومەتێکی بەهێز دروست بکەین بۆیە مۆزوعەکی گرینگە ینی بوونی مدیریەتێکی خانەنشین یەکگرتو ئەمە زۆر لە کێشەکان بۆمان چارەسەر دەکات و لە هەمان کاتشدا ینی حکوومەتی هەرێم دەیەوێت ینی ڕێگا لەو کەسانە بگرێت کە بیانەوێت فێڵ لە قانون و فێڵ لە حکوومەت بکەن من دڵنیام کەوە لە سەرەتای دروستبوونی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم لە 92 تاکۆ ئێستا سەرکردەی سیاسی نیەتی هەبووە کە چاکسازی بکە بەڵام
ئەوانەی کە دەسەڵاتیان لە ئیداریان هەبووە نانتوانیەوە ئیشە بکەنیان لەبەر هەر هۆیەک لە هۆیەکان بەڵام ئەبێ ئێمە ئێستا دڵنیابی لەوەیکەوە ئەوە خەڵک دڵنیاش بکەینەوە کە ئەو ئیرادە سیاسیەوە بوونی کەسانی دڵسۆز لە مەسلەی چاکسازی ئیداری گرینگە و دڵنیای خەڵکی هەرێمی کوردستان دەبێت شویان درێژ بێ و ئینشاءڵڵا ئەو چاکسازیە بەردەوام زۆر ماوە دکتۆر ببوورە مەبەست لە پێداچنەوە بە پلەی وەزیفی و موچە و ئەمانە چی فەرمانبەران ئێمە دیسان دەڵێن ئەمە نامانەوێت پلەی وەزیفی ومان ئێمە بە هیچ شێوەیەک ئەوەی کە مستحقە بە پێچەوانە ئەمە پارێزراوە بەڵام ئەوەی غیر مستحقە کاکە خەڵک محاسبەمانەکە دوا ڕۆژ ئەڵێ ئێوە کاکە قانونتان هەیە بۆچی محاسبەی خەڵکتان نەکرد کە بە ناشایستەیی موچەیان وەرگتوێنە بە بێشایستەیی خانەنشین کراون ئێمە بەرپرسین بەرامبەر ئەو شتا و ئێمە بڵێنمان بە خەڵکداوە بە خۆی خۆشمان و بە خەڵکی خۆشمانداوەکەوە ئێمە پابندی ئەو بەڵێنانە بین و لەگەڵ حەق دابین بۆیە خەڵک ئەبێ دڵنیا بێلەوەی ئەوەی مستحقە بە هیچ شێوەیەک دەستکاری ناکرێت ئەوەی نامستحقە ئێمە بەرپرسین بەرامبەر خەڵک سبەی محاسبەمانەکە خانشین کراون پلە باڵاکاننا بەبەستم مۆزەفی ئاساییە کە خانشین کراوە بە شێوەیەکی نایاسایی ئەماش ئەبێ ینی پێداچوێنەوەی بۆ بکرێت ئەبێ دراست بکرێت بۆچی ئەوە کراوە ئەگەر هاتو بە پێی قوانینەکان مخالەفەکرای هەڵدەوەشێتەوە کاڵۆشەوە چیان بەسەر دێتەمانە ئایا دەگەرنەوە سەر وەزیفەی خۆیانە چیان بەسەر دێتەمانە ئەمە بە پێی ڕێنمایی و بە پێی ئەو پەیڕەوانەی کە وەزارەتی دارایی دەرەکات لەم بارەوە ئێمە نامانی بچینە ئەو تەفاسینە احتیمال تەفاسینە زیاتر لە لای وەزارەتی دارایی هەبێ بەڵام ئێمە بەبەستمانەوەیەکەوە چۆن ئێمە دەمانەوێت ئەوانەی کە فەرمانبەرن و مستحقەتەکانی بپارێزین و خەڵک داوای حەقی خۆیەکە و ئەرکە لەسەر ئێمە جێبەجێ پێم لامان کاتشدا ئێمە لەسەر ئێمە وەکو واجب ئەبێ مخالەفاتە قانونیەکان ئێمە بەڕاستی ڕاگرین و جەنابی سەرۆکی حکوومەتیش ئاماژە کرد کە ئێمە لە چوارچەوەی گەندەڵی ئێمە ڕامان گرتووە یعنی ئیتر حدێکماندانەوە بۆ ئەوەی گەندەڵی ڕابگرین ئیتر دوایە پرۆسەکە چ دێت بۆ چاکردنەوەی ئاراستەکە بەو ئاراستەیکەوە خەڵک دەڕازی بێت دکتۆر ئۆمێد باس لەوە دەکرێت کە یەکێک لە بابڵین مادەکان نێو پرۆژە یاساکە وەرگرتنەوەی ئەو پارەیە کە لای بەڵندەران و بازرگانانە ئەم جۆرە پارەیە چۆن وەردەگیرێتەوە ئایا ماگانە دەبێت بە چ شێوەیەکە یاخود لە بەرامبەردا پرۆژە جێبەجێ بکەن دەکرێت تەوزیحێکی زیاتریش لەسەر و پرسیارانی کە ئاڕاستی ئەو بەڕێزانت کرد ینی چونکە لە یاسەر یاساکە سێ چوار شتی زۆر گرنگی تری تیاماوە کە باسمان نەکەری یەکیانەوەیە کە هەتاکو ئێستا سندوقی خانەنشینی لە هەرێمی کوردستان کە بەڕاستی ئەمە کەلێنێکی گەورەیە لە سیستەمی کارگێڕی و دارایی هەرێمی کوردستان ئەم یاسایە ینی وا دەکات کە هەرێمی کوردستان ببێت بە خاوەنی سندوقی خانەنشینی خۆی ئەم سندوقەش ئەبێتە زەمانەتێک بۆ خانەنیشان لەمەدا موچەکانیان پارێزراوە بێت و لە کاتی خۆیان موچەکانیان پێ بدرێت ئەمە نقطەیەکە نقطەیەکی تر هەیە کە خانەنشینی پلە تایبەتەکانە کە ویستم ینی بەڕاستی مەجالێک بدەیت کە قسەی لەسەر بکەین بەداخەوە ینی بە پێ ئەو یاسایانەی کە پێشتر هەبوونە نەعەدالەتیەک هەبووە و گاپێکی زۆر گەورە بۆ فەرقێکی زۆر گەورە بووە لە بینی ئەو کەسەی کە کەمترین موچەی خانەنشینی هەبووە لەگەڵ ئەو کەسانی کە زۆرترین موچەی خانەنشینی هەبووە ئەم یاسایە دەستکەوتێکی تر هەیە هەوڵی داوە کە ئەم بابەتە بێنێتە ڕێژەیەکی هاوسەنگ کە لە بینی پلە باڵایەک و لە بینی ئەو دەرەجاتی احتیادی لە ناو وەزیفەی گشتی لەلایەکی تریشەوە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە کردوت شتێکی تر هەیە لە ناو حکوومەتی هەرێم کە بوو بە عیبەیەکی گەورە بەم یاسایە چارەسەرێکن ئەوش معاوەم ئەوەیە کە کەسێک هەیە بە پلەی بریکاری وەزیر مدیر عام مستەشار هیچ ئیشێکی نییە بەڵام موچە وەردەگرێت ئەم یاسایە بابەتی معاوەمەشی چارەسەر کردو چەندین بابەتی تریشی ئەوها هەیە لەوانەیە کاتی ترە بێ زیاتر قسە لەسەرکەین بابەتی ئەوەی ئیشارەتت پێدا بەڵێ جەنابی سەرۆکی بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەت تەرکیزی لەسەر ئەوە کرد ئێمە ڕاستپارد لە دیوانی ئەنجوومەنی وەزیران دواتر وەزارەتی دارایی ئێمە ڕاستپاردووە کە ئەو پارانەی کە لایەن هەندێک مقاوڵ و بەڵندەر هەیە کە نزیکەی 700 بۆ 800 میلیۆن دلاری حکوومەتی هەرێم قەرزارن ئەم پارانە جەنابی سەرۆکی حکوومەت ئەمری کردووە دەبێت بە زووترین کات لیان وەربگیرێتەوە ئەجینان ڕێکاری ئاساییان بەرامبەر وەرجێت دەست خۆش دکتۆرە ڤاڵا دوایین پرسیار حکوومەت هەرێمی کوردستان هیچ پلانی هەیە بۆ ڕێکخستنەوەی داهات بۆ منە تەوازنێک لە نێوان خەرجی و داهات بکات بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی یەکەمی بریتی بۆ لە چاکسازی لە بابەتی دارایی و بە تایبەتی لە خەرجیەکان و هەنگاوی دووەمیشی بریتی دەبێتن لە ڕێخستنەوەی بابەتی داهاتەکان و هەنگاویشی ناوە
لە ئێستادا ئەمر کرا لە ئەنجوومەنی وەزیران بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی ئەنجوومەنی وەزیران کە گشت داهاتەکانی هەموو وەزارەتەکان پێویستە بێتەوە سەر وەزارەتی مالیە. ئەوە هەنگاوێکی عملی بوو کە پێش ئەوەی چاکسازی لە بابەتی خەرجیەکاندا بکرێت و پرۆژە بنێرێ بە شێوەیەکی عملی هەنگاو هاوێشتراوە لە ناو ئەنجوومەنی وەزیران بۆ ڕێخستنەوەی بابەتی داهاتەکان و یەکەم هەنگاویش ئەوە بوو کە هەموو داهاتەکان پێویستە بێنەوە سەر وەزارەتی مالیە. وەزارەتی مالیە مختصە 2000 لە دابشکردنەوەیان. ئەگەر دوا فرسەت بێ بۆ من قسە بکەم ئەمە لێرانە پێم خۆشە کە سوپاسی پەرلەمانی کوردستانیش بکەم کە ئەمڕۆ بە کۆی دەنجی ئامادەبووان لە جەلسەکە پرۆژەیاساکەی پەسەند کرد و لیژنە پەیوەندیدارەکانی ناو پەرلەمانی کوردستانیش ماندووبوونیەکی زۆریان بۆ مناقەشەکردنی پرۆژەکەەوە بینی ئەمە دەستخۆشیان دەستان خۆش بێ. سپاس بۆ بەڕێز مێ سەباح سەرۆکی دیوانی ئەنجوومەنی وەزیران کە لەگەڵمان بوو. سپاس بۆ دکتۆرە ڤاڵا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. سپاس بۆ دکتۆر جوتیار عادل گوتەبێژی ئەنجوومەنی وەزیران کە لەگەڵمان بوو. زۆر سپاس بەخێر بێن. سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون. تا دیبێت تێکی دیکە هەر لە خۆشیدا بێت.